کاتژمێری شۆڕژگەڕێک دەبێتە چیرۆکی پێشمەرگەیەکی ماندوونەناس لە مێژووی خەباتی کوردایەتیدا. ئەمە گوندی باراوە لانکەی پێشمەرگایەتی و شۆڕشە یەک لە دوایەکەکان بووە. شێ مەحموود باراوی یەکێک بووە لەو پێشمەردانەی کە لەم گوندەوە چاوی بەرمیاڵێنا و هەمیشە ناکوتینی کورد و کوردستان و پێشمەرگایەتی لە ناحیا چەکەرەی کردووە. ئەم پیاوە بە وورە و بە قەناعەتێکەوە خەباتی کردووە کە هەمیشە بە جانێکی لەخۆ بردووە بەرگری کردووە لە مەبادیعەکانی شۆڕش، بەرگری کردووە لە کوردایەتی. ئەبێ هەموو بزانین کە ئەم دەستکەوت و بەرهەمانی کە ئەمڕۆ ئێمە پێگەشتین سوپاس بۆ خوا، ئەمە لە خۆوە نەهاتەمە بە ماندووبوونی تێکۆشەران بە خوێنی شەهیدە قارەمانەکان بە ڕەنجی ئەم میللەتە هاتووەتە دەست. لە ناویانە دەیان و سەدان و هەزاران تێکۆشەری وەکو جەنابی شێخ مەحموود هەیە، شێخ ئەحمەد یەکێک بۆ لەو کەسایەتیانەی کە زۆر بە شێخی نەمرۆ نزیک بووە. شێخ مەحموود ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبێت زۆر پشتی بە شێخانی باراو بەستەوە و زۆر متمانەیەکی زۆری پێیان بووە، چونکە لە سەرەتای شۆڕشەوە دەورێکی کاریگەریان بینی لەو شۆڕشەیە و جێگەی بڕوای شێخ مەحموود بوو و ڕۆڵیان هەبوو لە شەڕی داستانی دەربەنی بازیانی بەردە قارەمانە شەهیدیان هەیە. بیست کەسێک ئەبووین کەمتر زیاتر زۆر چاگلیادم نییە. جیان کردینەوە لەگەڵ کاک شێخ مەحموود کە بچین چالاکیەک لە قوتەی مەحموودخانی پیاڵەن لێ بکەین. دیارە ئەو کاتە گۆژێکی رابوو کەوتینە ڕێ هاوەنی کشانێنا ئەگەر هەڵە نەبوون پێم وایە چوارنیە پێوت لە ئێسێ بارکرا و لەو کاتێک کە بتوانی نەبین لێ دوو لەگەڵ هیچێکە کە شارەزای ڕێگەکە بوو ئێمەیان بەر لەگەڵ تاریکبوون و ئەمانە هاوانەکە لە یەکێک لە دۆڵەکانە دانرا بپی ئەوەی کە کابرای شارەزای ئەزانی ڕاستیەوە توانای نەبوو یاخۆ من لەو باوەتەم نازانی. ئێمە سەرکەوتین گەیشتینە سەرەوە بەرەو تاریک بوون ئەچوویان تاریک بوو کاتێکە نزیک بوونەوە لە شوەیەکی کەوانیە کاک شێخ مەحموود دایمەزانین من لە یادمەوە ئێستا من و بەهەشتی حەمەسە شەقامی پێکەوە بووین. ئێمە ئەو پەلەی لەگەڵ کاک شێخ مەحموود بووین لە قەیوان بووین، هەر لە دامێنی دووبرا لێ دەستە سەرکەوتین بۆ سەرەوە، هەر دەستێت یەک دوو شەو لێ ئەمە و ئاتەوە خوارەوە بۆ دامێنی دووبرا. ئەو ماوەی کە لێ بووین دیارە ئێمە سێ چوارێکیان نەبێت کە هاوتەمەنی کاک شێخ مەحموود بوون، ئەوانی تر هەموو زۆرینە لە بیستەکانی تەمەنا بوون. ئێمە دوانسیانێکمان لە هەژدەش تازە پێمان نەبووە، من خۆمێشێک بووم لەوانە بەڕێگە بڵێم ناوترینیان بوو. بەڵام ئەوەی من کاک شێخم لە نزیکەوە بینی کاک شێخ پیاوێکی بەهیمەت بوو، پیاوێک بوو بەخۆ بوو. ڕاستە تەمەنی ئەو کاتە من پێم وایە پەنجاکان ئەبوو، بەڵام بەو بەخۆیەوەشەوە پیاوێکی تۆکمە بوو، پیاوێک بوو کاتێکە جەولا پشتیوە ئەبوو هەمیشە ئەگەر لە پێشەوە نەبوو بێ ئەوە نەمدیوە کە ئەو بەخۆ بوونە بوو بێتە بۆی ئەوەی کە هەست پێی لە ڕێوڕۆتە وەک پێشمەرگەیەکی چوست نەجوڵێت. ساڵی 1974 شێخ مەحموود بوو بە سەلق لە هێزی ئەزمەر لای حەمەی سەید عەلی، لای حەمەی سەید عەلی حافز.
چەند وەختی لە حەمید سالی حافظ و دوای لەوێ نەقرا من گواستیانەوە بۆ هێزی خەبات منی لە هێزی خەبات بوو 4 ساڵ بوو من لە هێزی خەبات بووم کە کتابەکەی نابۆ هێزی خەبات کە هەفتا زۆری پێخۆش بوو تەڵا پێرمەگێکی کۆن و دوور خەباتێکی دوو دەجار بۆ بەیەکەوە زۆری پێخۆش بوو تەوە شێخ مەحموود هات کە شێخ مەحموود هێنا کتابەکان نایە و تەقدیمی کرد زۆری پێخۆش بوو تو شێخ مەحموود لای من سەرلەقەی شێخ مەحموود پێخۆش بوو تەمەڵە فکری کۆن بوون و بۆچی بوو بەسەرلەقە هۆی خەباتێکی دوورگەشی وەکو عەرز دەکەم شێخ مەحموود نەک شێخ مەحموود ئەنسارەکانی وەکو شێخ مەحموود ناتوان لەم زەلامێکی من تعبیری بکات ناتوانێ بۆ ئەوان لە 63 و بە 74 تەمەنێکە هەزاران داستان و شەڕیان کردووە بەڵام تێمە بە کوتێگەی جێڕینەوە وەکو عەرزم کردەوە بێ لە کتێبێکی ئەلف لەیلە وەلەیلا بنووسرێ بەڵام ئەلاکووری کاکفتە لقێکی بۆ تەشکیل کرد وتی ئەدنێرمە دەوری سەیسایق و شارەزوو لەبەرە شوێنێکی حساسە شێخ مەحموود ئەناسی بە حکمی و کە زوو سەرپەر بۆ لای خۆی شێخ مەحموود ناردە سەیسایق و ئەوناوە لقێکی بۆ تەشکیل کرد لە سێ پەل و پەلێکی مەقەڕی لەک لەیکیان عوسمانی عەلەوەرگە بوو کوڕێکی زۆر ئازا بوو هەر لەگەڵ خۆمان لە مەفرەزە بوو لە هێزی خەبات شێخ مەحموود ئەو خەباتەی حەقی وایە حسابی بۆ بکرێ کاک شێخ مەحموود شوێنێک لە شوێنەکان بە ناویەوە بکرێ هەتا تەنانەت جادەیەک بە مەکتەبێک یان باخێک بکرێت یان شتێکی بۆ بکەن بەس ئەو قابلی هەموو شتێکە قابلی هەموو شتێکە چکم بە پێی ئەو خزمەتی خۆی و ئەو عادەت و مادووە حەقی وایە هەموو شتێکی بۆ بکەین هەتا بڵێ ڕێک و پێک و خزمەتی پێشمەرگەیەک کرد احترامی لە پێشمەرگە ئاگرت ڕێزی لە پێشمەرگە ئاگرت خۆی پیاوێکی شاک و ڕێک و پێک بوو کابراکی دڵسۆز بوو شۆڕی گەر بوو کاک شێخ مەحموود ئیتر ماوەیەکی زۆر هەر بەیەکەوە بووین لە گڵەزەردا دوای خۆی تەشکیلاتی کرد کوتی کاک عوسمان تۆ جیابی تۆ لە ئێمە ئەچیت بۆ شانێری محمود ئەحمەد حەمید ناسراو بە شێخ مەحموود باراوی ساڵی 1933 لە گوندی باراو لەدایک بووە ساڵی 1950 دەبێتە سەرباز لە سوپای عێراق تا ساڵی 1954 پاشان لە ساڵی 1955 دەبێتە پۆلیسی سوارە لە بنکەی پۆلیسی خەلەکان ساڵی 1961 لەگەڵ دەستپێکی شۆڕشی ئەیلولدا پەیوەندی دەکات بە شۆڕشەوە شێخ مەحموود باراوی هەموو قۆناغەکانی پێشمەرگایەتی بڕیوە دواپلەی سەرلەک بۆ لە هێزی خەبات دوو جار بریندار کراوە و لە پاش نسکۆ ئاوارەی ئێران و خواروی عێراق کراوە شێخ مەحموود پێشمەرگەیەکی هەتا سەر ئێسخان دڵسۆزی ڕێوازی پارتی و بارزانیە لەو ڕێگەیشا تەسحی زۆری یاوە و هەموو جارێکیش ئەڵێت بە زۆری نازانم ئەوەی کردومە واجب بوو ئەوە زیاترم کردایە شەڕی ئەزمەر ئەوە سێ چوار ڕۆژی خایان شێخ مەحموود یەک لەحزەش نەهاتە خوارەوە جارجار مەفارزمانە کرد جارێکیان شەڕێک لە ڕەنەبایەکانی قوتەی مەحموود خاندرا هەتا تەقریبان برینداریش بوو هاوەنێک بەلایە کەوت ئیتر خۆ دەزانی حیاتی پێشمەرگایەتی بریتێ لە شەڕ و لە پێکدادان و لە مخاتەرە کاک شێخ مەحموود بە حیاتی خۆی لەو مخاتەرەیە نەپاراستەوە خۆی لێرە نەداوە کەسێکی بێدەنگە بەڵام لە شەڕی ئەزمرا ئیتر خۆ دەزانی سێ بەتەریە قەسفێ کرد لە مەعسکەر سەلامەوە لە تانجەرۆوە لە مەعسکەرێکی تر هەبوو لە شێخ مەحموود هەندی خەسفی ئەو قاتعەیە کرد کە قووەتەکەی ئێمە لێبوون کاک شێخ مەحموود لە پێشەوە بوو قەتعاً بیری لەوە نەکردووە ئەسڵەن هەر جێەکەی چۆڵکا وەکو ئەرزیشم کردن هەتاکو شەڕێشداوە بوو ئەو هێزە هەر لێ مایەوە لەوێ ئەبایە بەپێی هێز حکوومەتی عێراق هجوومی زۆر گەورەی کرد بۆ سەرەوە لەێوە بەرخەیە کات ئەڵێ بۆ ئەوەی تەخفیفی زەخت لەسەرەوە بێت محاولە بکرێت لە معسکەرات و لە مقڕاتی جێشی عێراقی بدرێت کوێ اختیارکرا ئەو معسکەری وێڵێرە و ئەو بۆ بەری قوتەی مەحموود خان مەشهوورە نازانم لای ئێوە معروفە یان نا ئەوەی کە سەرکردایەتی ئەو هێرشەی کرد بۆ ئەوێ کاک شێخ مەحموود بوو شەڕێکی قارەمانە نەبوو هاون و ئابروجەکانی ئێمە ئەکەوتە ناو معسکەرەکەەوە ناو ڕەبیەکەەوە چونکە ئاگریان کردبووە داربوو سەرما بوو ئەوانیش بە دوو طریقە قەسفیانە کرد هەم لە لای خۆیانەوە هەم بە هاوکاری دەبابەکان لە مەخبەری ئەزمرەوە خۆدەزانی لە بەردەستیایەتی کە لێ بۆ شەڕەکەوشەی درەنگ و گەڕانەوە بەحسی ئەوان بۆ من جێڕاوە چونکە من خۆم شەخسی لەگەڵان نەبوو هیچ خۆی بەحسی نەکرد دکتۆر هۆگر وتی
شێ مەحموود ڕەنگە برینار بێت تەماشات کرد چوومە لایەوە شتێکی ئەو تۆ نەبوو وتم بۆم جێڕەوە وتی وەرێ بە دەجێڕنەوە وتم ناخە حەزەکەم بزانم وتی وەڵا من ئەو ڕەحمانی خوشکەردان هاوانێک کەوتە بینمانەوە هیچ مۆڵەتێکی نایەن تۆ دەکەین پێ تەقیەوە بەس باکن لە بەردەممان نابوو بەدی ئەو دیا بەس ئەوە تا لە قۆڵم یاوە ئەوەی سەعاتەکەمە مش هەڵم نەمدۆزیەوە ئەمە بۆ ئەم میلەتەیەکەین ئیتر خۆ ئەمڕۆژ بەرمان نەکەوێت بەیانی هەر بەرمانەکەوێت ئەوەی کە حەزی لە ناکا بکوژێ و نەمێنێ با پێش لەگایەتی نەکە ئەوە بەچوون و ئازایەتی شێ مەحموود کاک شێ مەحموود ئەو کات سەردەستە بوو لای غەریبمایەوەیی پێشمەرگەیەکی ئازا و دڵسۆز و لەسەرخۆ هێمن پیاوێکی قارەمان پیاوێکی نەترس سەردەستە بوو شێ مەحموود یەکێک بوو لەو پێشمەرگانەی کە بە ئیشارەتی ئێمە مەردانە پیاوانە ئازایانە پارتیزانیانە هەمیشە چاوێکی لە ئێمە بوو چاوێکی لە دوژمن بوو هەمیشە چاوەڕۆی ئەوە کە برین هجووم بکە یا ئینسحاب بکە یا شەڕکە بەڕاستی کاک شێ مەحموود لەو شەڕا دەورێکی باڵای هەبوو شەڕێکی قارەمانە نەبوو تا سعات 1:30 نەمانهێشت نە لە عەربەتەوە هێز بێت نە لە سلێمانیشەوە لەوە زیاتر هێز بێت شێ مەحموود پێشمەرگەیەکی پارتیزان بوو لە شۆڕشی ئەیلولی مەزنە دەورێکی باڵای هەبوو ئەو فەترەی ساڵ و 2 ساڵە کە بەیەکەوە بین بە سەرکەوتووی شێ مەحموود بینیوە تەمەنێکی دوور و درێژی لە خەبات و لە چەکداری و لە سیاسەتە تەواو کردووە ئیتر بەڕاستی پێویستی بەوە هەیە شێ مەحموود پاداش کرێ ڕێزی لێ بگیرێ چونکە شێ مەحموود پێشمەرگەی بوو لە پێناوی نیشتمانە ئاوای سەرشەلوشید بووە و کەوتووە لە ماڵەوە کاتێ پرسیارم لێ کرد وتم کاک شێخ ئایا پاش ئەوەی تەمەنت هەمووی تەرخان کردووە بۆ خەبات لە پێناوی خاکی پیرۆزی کوردستانە تا ئێستا هیچیان بۆ کردی و پاداش کراوی بۆ داسان و خەباتەت لە وەڵاماوتی من خۆشحاڵم کە ئەمڕۆ کوردستان ئازاد و پارێزراوە و حکم و دەسەڵاتی خۆمان هەیە ئەوە گەورەترین پاداشتە بۆ من بۆیە سوپاسی خوددا دەکەم کە خوێنی شەهیدان بە پیرۆ نەچوو و توانیمانە ئەم ئازادیە بەدەست بێنین کە دەبینم نەوەکانم درێژە پێدەری ئەم ڕێگا پیرۆزن کە وەختێ من برینار بووم شەغنامەی دەرس و برینار بووم لەبەر گولە نەمەتوانی هەڵسم بێمەدەوە کتە منیش کە پەکم کە و وتم شێ مەحموود ئەو بەردە لەو بەرمانەوە سێت فەنکشیتایە تەقەی لێ بکەن با من ڕاکەم بێمەوە لای ئێوە وەڵا ڕام کرد ئێرە ئەو دەرگای مەدخەلە ڕۆیشتم وتە شێ مەحموود ئاوا پشتی کردەوە ئەو لە چالای بوو من لە باو کردمێ کۆڵ و بردمی بە شوێنی بوو قایم و گولە نەیەگرتەوە بردمی لەوێ داینام
نیشتی لەوێتاوەکی ڕێگا کرایەوە تەقە دامرکایەوە تێ ئەو شەوێ لەوێ بووین ماینەوە بۆ بەیانیا منیان ئاوا هێناوە من 4 پێشمەرگە لەگەڵما هات یەکێکیان لەو پێشمەرگانە کە سەردەسە بوو شێخ مەحموود بوو کە هاتینەوە هەتا هاتینەوە لێرە لە هەڵەبجە ئەو وەختێ مفاوزات بوو. باراویەکان بە عام پارتیەک بوون کە ڕێبازی بەرزانیان تا ئێستا شتێک ناوە هەر هەمیان کاک شێخ مەحموود بە تایبەتی حتا ئێستەیش کە نەخۆشە لە ماڵەوە کەوتووە ئەو ڕێبازەی بەرناوە بە گەنجەکان نەسیحە دەکا بە خەڵک ئەڵێ باسی شۆڕشی ئەیلول و پیرۆزی و بەڕێزی بەرزانی ئەکا کە خاوەنی ئەو شۆڕشە مەزنەن کە ئێمە هەموو من خۆم کە بریندار و میسە بریندارێکی شۆڕشی ئەیلولم بە سەختی بریندار کراوم کە لە تاران شەفی ئاغا نێنەر بووە لەوێ بە ئەمری کاگدریز من تەداوی کراوم لە 26/6 79 لەو شەڕە سەختانەی لە تەپکە کوڕەوانە بینە ئەوانیش هەمیان لەو شەڕانە لەو هجومانە بوون لەم شەڕانە ئەمە سەعاتەکەیەتی کە لە تۆپ لێ یاون و ئەم سەعاتەی ئەوە تەشکاوە. کاک شێخ مەحموود قەت سڵی لە دوژمن نەکردوێتەوە بۆ هەر شوێنێکیان ناردبێ لە پێشەوەی بەرەکان شاڵی کردووە و ئیستاش بڕۆ دەمی بکەرەوە هەر هەمان ورەی بەرزەیە کە کوردستان ڕۆژان هەرە بێت سەرکەوێ و هەرە بێت دوژمنی داگیرکرد بکشێتەوە لەم خاکە و لە ساڵی 1933 لەدایک بووە کاتێک شۆڕشی ئەیلول دەستی پێکردووە ئەو تەمەنی 27 ساڵ بوو لە بە پیشە پۆلیس بووە لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشە زۆربەی جگەر لە کادێر و ئەندامانی هاوسۆزەکانی پارتی ئیتر ئەوانی کە پۆلیس بوون زیاتر بەشداریان لە شۆڕشەکە کردووە کاکە شێخ مەحموود لەو کاتەوە بۆ پێشمەرگەی شۆڕشی ئەیلول پێشمەرگەیەکی چست و چالاک و ئازا و ناسراو بووە و لە ژیانی پێشمەرگایەتیە هەر لەبەرەی شۆڕشی شاخ بووە دوو جار لە ژیانی خۆیان بریندار بووە وەکو پێشمەرگە بەڵام ئەوەی من کە لە نزیکەوە ناسی بێتم لە نوێبوونەوەی جەنگ بوو لە نێوان سەرکردایەتی شۆڕشی کورد و لە نێوان پارتی فاشستی ڕێگەسپەرستی بەعد ساڵی 1974 چین بۆ سەرەوە بۆ بەرەکانی جەنگ ماوەی دوو مانگێک لەوێ بووین گەورەترین شەڕیان کرد ئەوی شەڕی گۆڕەس بوو بەناوبانگ بوو بەڵام دوایی بەتالۆنەکەمان گواترا بۆ شوێن و شوێنەمانە تەقریبا نزیکەی دوو مانگماینەوە بەتالۆنی 5 هات ئێمەیان گۆڕی ئەو کاتە بەتالۆنەکەی شەی جەزای یاریدەدەری فەرماندەی بەتالۆن کاک جەزای عەلی کاتب بوو ئەوات کاک شێخ مەحموود یەکێک بوو لە سەندەق ئازاکانی ئەو بەتالۆنە. کاتە کە شۆڕش دەستی پێکرد شێخ مەحموود یەکێک بوو لەو کەسانی کە پۆلیس بوو لە مەخفەرەکان بەڵام کە ئەمریقا دەرسێ پێڵن شێخ مەحموود ئەمریقا دەرسووە شێخ مەحموودش ئیتر کە ئەروە بەخەر دەرسێت لە مەخفەرەکەەوە ڕائەکانی بیگرن
أخويا تخارج سربنا وقاش عزيتي قال حصل درس الرومان رجال يقصنين وشارواني وكاتا هروا أسان نبو توبي بيج مرجع أساني بيج مرجعتي ورناجية مبدئيا زور بارتي بون زور خوش شويز بون كبازين نمريان أما لا خوش استوى لا روح إخوان ذات خوش استوى روح إخوان يساخط أولاد أنا أزام ملانصار شيء ملانصار لقل صار لقل صالح ملا مصطفى زياتر اشتكاني دركتي زياتر اشتكاني رولا بيتو بقلة كان في أول سنة كلياتي كدو سنة سور ولا سرخاشي كدو سنة كبيجنت أوت وأمان كان يكون فما فيش ما قلت أقال بس على شيء محمود هبو قال لك كاش رمضان أوان لما تقي شهر باجر إما لما تقي دولار ويقولوا أو شوية أقام لك كساتي وخدماتي هبو أما ثاني كفلان كذبنا ببراوي الشيخ محمود صدق دوري سنة بيني دوري شيجان ركفيش بيني ودوري أساسي خوي بيني وصدق شيء يعني وزيرك وبتواناب ولا قال أواف في الشركاني هم بقود وكذا نشتو لقال كاش رمضان دانش في شرن دانا براسي سكوتون ئەم کەسایەتیە جوانە لە یەکەم ڕۆژی شۆڕشی کوردەوە لە یەکەم تەقەی شۆڕشی کوردەوە لەگەڵیا بووە تاوەکو ئەو کاتەی تەمەن وزەی پێنەیە کەوە بەردەوام بێت هەرچەنە ئێستاش بیرەوەریەکانی کە باسیەکە خۆی لە خۆیە تاجێکی جوانە بەسەرسەری هەموو ئینسانێکی تێکۆشەری ئەم کوردەوە بەداخەوە ئەوانەی کە لەگەڵ کاکەشە مەحمووا بوون یان شەهید بوون یان ئەوەتانە کۆچی دواییان کردووە ئەم کەسە جوانە وەکو من ئاگام لێ بێ ئەو کاتە کە لە دەنگی کوردستانەوە نەبەردیەکانیانمان ئەشوێنەوە ئەم کەسە جوانانە بە تایبەتی هیچی وەکو کاکشە مەحموو کە با بڵێن سنتەری یاخود ناوەندی باسەکەمانە ئەم کەسایەتیە چەندەها جار لە ناو پێڵووی مەرگا بووە بەڵام مەرگ خەوی لێکەوتووە نەیتوانیوە زەفەری پێبەرێ با بڵێن چەندەها جار لە مردن نزیک بۆتەوە بەڵام مردن بێ ئاگا بووە لە بیش و لە زۆرەها کەسی تێکۆشەری تریش ئەگەر هات و ئێمە بە چاوێکی با بڵێن بەراوردەوە سەیری ژیانی کاکەشێ مەحموو هەزارەهای وەک ئەو بکەین ئەگەر هی هەر نەوەیەکی تر بواە هەر هینەتەوە وڵاتێکی تر بواە سەدەها داستان و چیرۆک و فلیم و یەکێک لەوانەی کەوە کەسێکی جوان لە شۆڕشی کووردا لە سەرەتاوە لەگەڵیا بوو هەتاوەکو دوای ئەوەی کەوە هێزی تیانەما و با بڵێن وزەی پێشمەرگایەتی وردە وردە بەهۆی تەمەنەوە کەمی پێچە لەوانە کاکشە مەحمووی باراوی بوو. خوا کوردستان و پێشمەرگەمان بۆ بپارێزی بمان کەی بە ساحەبی ئاوا و دەوڵەتی خۆمان. ئەمگۆ ئاگای لەو مناڵانە بێ ئەگوو هەمیانەکەم بە قوربانی بستێ لە خاکی کوردستان شەڕ بوو تیان پێشمەرگە زۆر کوژراوە. ئیتر منیش خەبەرم نازانی هیچ شتێک نەمانەزانی کەس نەبوو بچێ هەواڵم بۆ بزانێ. ئیتر لە دڵی خۆما کردم ئەو گوارانم شک برد کردم بەخێر تم خۆی ئەو مناڵانم بێ ناز نەبن. باگراوندی جوانی شێ مەحموود باراوی ئەوڕۆ هەبوو کە ئەوڕۆ هەرشی کردبووە کەسێکی ئەفسانەیی هەموو ژیانی بۆ ڕێبازی پارتی و بارزانانی تەرخان کردووە
هەتا تەمەنی گرمۆڵە بووە لە قاچ کەوت و لە ناو کەنفت و زەلیلدا چاوەکانی بەشنەی شۆرش و ڕێبازی بارزانیەوە دەگێڕێت و هەمیشە دەڵێ مادەم ڕێبازی بارزانی زیندووە هەزار ئەوەندە زەلیل بم لە پاشا باشتر ئەژیم. ڕێبازی بارزانی هەمیشە وەک شرا گەشاوەیە لەبەر چاوی هێز و تینی دەداتێ و وا دەزانێت وەک جاران تفەنگەکەی بەدەستەوەیەتی و دەچێتەوە ناو سەنگەر. لەژیانی خۆم بە بانیان لێ ئازار دووهەمە بە فرادۆم کە کردوان بۆ کورد سەر بەخۆ بێ ئاگامەرم بە ئاڵێ کوردستانم بۆ لێژن